میوانێکم هەیە دۆگلاس ئۆلیڤانت کە پسپۆری ئاسایشی نەتەوەیە چەند کارێکی دیکەیە بۆ شارەزای پرسی گروپە چەکدارەکانە شارەزای پرسیەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێشتر پێتان ئەڵێم کە دۆگلاس ئۆلیڤانت چیە، دواتر قسەی لەگەڵ ئاکەم و گفتوگۆکەین. دۆگلاس ئۆلیڤانت بەڕێوەبەری کاروباری عێراق لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لە سەردەمی بۆشی کوڕ و باراک ئۆباما گەورە ڕاوێژکاری پێشووی فەرماندەیی هێزی ڕۆژهەڵاتی ئەمریکا بووە. هەروەها وەک فەرماندە بەشداری شەڕی عێراقیشی کردووە. شارەزای کاروباری هەوڵگری و گروپە چەکدارەکانە، لێکۆڵەرە لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، نووسەری کتێبی دروستکردنی سەرکەوتن دەربارەی شەڕی عێراقە. بەڵێ بەڕێز دۆگلاس، ئەم کاتتان باش. هەر بەڕاستی ئەوەی هیوای بۆ خۆزراوەی عێراقەیە کە دروست بکرێتەوە و بنیاد بنێرێتەوە ئەم عێراقە بوو کە ئێستا گروپە چەکدارەکان بڕێوێ بن و بڕیاری سەرەتا و کۆتایی تیادەن. بەدڵنیاییەوە ئەمە شتە نەبووە کە ئێمە هیوامان بۆ خواستووە، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە کێشەیەکمانەیە. کێشەکە شەڕی غەزە هەیە وای کردووە کە سیاسەتی دژ ئەمریکی فراوانتر بێ، زیاتر بێ، بە تایبەتی میلیشیاکان. بۆیە یەکێک لەو گروپانە نەجەبا وەکە تایب ئەم هێرشانە دەکەنە سەر هێزەکانی ئەمریکا کە ئەمە با بڵێن دۆخەکە زیاتر ئاڵۆسر دەکات. بەڵام چەند ڕووداوێک هەند پێکەوە وەکو با بڵێن نیگەرانی هەیە لە هەڵوێستی ئەمریکا لەسەر غەزە و هەروەها ساڵیادی کوژرانی ئەندازیاری شەڕەکان لە ناوچەکە هەیە و وەکوتم شەڕی غەزە هەیە و سیاست و با بڵێن قسەی دژ بە ئەمریکا بە سیاسەتی ئەمریکا زیاتر بووە. بەڵام ئێستا لە ناوخۆی عێراق دانێت تۆڵە لە ئەمریکا بکانەوە، بەڵام هەموو ئەمانە پێکەوە کوو بوونەتەوە و ناچاریان کردووە سەرۆکوەزیران لیژنەیەک تەشکیل بکە بۆی کە بڕیار لە کۆتاییان بە هەبوونی هێزی بیانی لە وڵاتەکەی. بەڵێ پێتان وایە سەرۆکوەزیران بتوانێت پرسی گروپە چەکدارەکان چارەسەر بکە لە کاتێکدا سەرۆکوەزیران خۆی ئەمە چەند جارێکە جەخت لەسەرەوە کاتەوە دەبێت کۆتایی بە ئەرکی هێزەکانی هاوپەیمانی بێنێت لە عێراق و بچنە دەرەوە لە عێراق. ڕاستە، پێم وایە من لە مشکی سەرۆکوەزیرانان نیم، نازانم چۆن بیرەکاتەوە، بەڵام ئەوەی کە ڕوونە سەرۆکوەزیران سوودانی دەیەوێت هێزەکانی ئەمریکا کۆتایی پێبهێنێ بۆ وەک تاکە ڕێگەیەک بۆی کە پەیوەندیەکانی لە ناوخۆ بپارێزێ، هەژمونی خۆی بپارێزێ، چونکە دیارە کە ناتوانن بەڕاستی هێزە بیانیەکان بپارێزن ئەو هێزانەی کە لە ناوخۆی عێراقن. بۆیە سەرۆکوەزیران دەیەوێت کە ئەم هێزە ئەمریکیەکان بکاتە دەرەوە، ئەم پەیوەندیانەی لەگەڵ وڵاتانی دراوسی و لە ناوخۆش وەکۆی بپارێزن. جا پێتان وایە ئەمریکا ئامادە بێ عێراق بەجێ بهێڵێ کە بە ملیۆنەها دۆلاری تیا خەرج کردووە، چەندین سەربازی کوژراون، چەندین سەربازی بریندار بوون، پێتان وایە بە ئاسانی ئامادە بێ عێراق جێ بێڵێ؟ هێزەکانی ئەمریکا لەسەر داواکاری و داوەتی فەرمی حکوومەتی عێراق لەوێن. لەبیرتان بێ کاتێک کە حکوومەت کە 2011 وتی بەجێ بێڵن بەجێمان هێشت، بەڵام ئێستش بە فەرمی پێمان بڵێن بەجێ بێنن بەجێ دێڵین. ئێمە لەسەر داواکاری و داوەتی فەرمی حکوومەتی فەرمی لەوێن بۆ هاوکاری ئەوان داوا بکەن دەردەچێت. پێتان وایە ئەگەر ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانی عێراق بەجێ بهێڵن دۆخی عێراق چی بەسەردێ؟ هەم کات دەڵێن پێشینان وتویانە کە پێشبینیکردن زۆر تەواو نییە و بە تایبەتی بۆ عێراق پێشبینیکردن زۆر زەحمەتە، بەڵام من گەشتبینم و هیوادارم لەگەڵ دەسەڵاتی ئەم سەرۆکوەزیرانە سوودانی کە عێراق و ئەمریکا پێکەوە بتوانن بەردەوام بنژێرخانی وڵاتە بنیاد بنێنەوە و ئەو کێشانەی کە لە عێراق هەن وەکو کێشەی نەوت و غاز و کارەبا و
گواستنەوە و کشت و کاڵ و هەموو سێکترە جیاوازەکان چارەسەریان بکەن پێکەوە و بۆ بنیادنانەوەی عێراق زۆر گرنگاوەی کە سەرۆکوەزیران دەیکا کارێکی باشی کردووە بەڵام بەم ئەداواکاریەی ئەم سیاسەتەی خۆی تێکەدا بەڵام هەبوونی میلیشیەکان لەناو عێراقا کێشەن بۆ ئەمریکا کێشەن بۆ عێراق خۆی بەڵێ عێراق بۆتە گۆڕەپانی تەراتێنی گروپی چەکدار کە هەر جارە و لە ژێر ناوێکە پەلاماری هەرێمی کوردستان نەدەن پەلاماری هێزەکانی هاوپەیمانان نەدەن چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق ڕاستە هێرشەکان بۆ سەر هەولێر پێم وابێ ئامانجیان ئەوەیە هۆکاری هەبوونی هاوپەیمانانە لە هەرێمی کوردستان و هەندێک جار پاساوی بێ بنەماش دەڵێن بنەمای بنکەی بابلین ئیسرائیلی لە وڵاتەیە و ئەمانە هەموو قسەی بێمانن بەڵام هۆکاری سەرەکی بوونی قونسوڵخانەی ئەمریکا و بابلین هێزەکانی هاوپەیمانانە لەوێ بەڵێ لە دوایین هێرشیدا ئەمریکا لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بنکەیەکی حەشتی شعبی لە بەغدا کرد ئامانج و چەند سەرکردێکی لێ کوشتن شانی ئەمنی عێراقەڵێ بەبێ ئاگاداری ئێمە ئەمریکا لە بەغدا هێرشی کرۆتە سەر بارەگاکە حەشتی شعبی پێتان وایە ئەمریکای تر استراتیژی خۆی گۆڕی لەوەی حکومەتی عێراق ئاگادار کاتەوە لەوەی چی بکە یان چی نەکا ئێستا وەڵامی ڕاستە خۆی بێیتر بەڕاستی نازانم وردەکاریەکان نازانم بەڵام هیوادارم ئەو راپۆرتانەی کە هەن ئاماژەیەک بن بۆ و هەروەها پەیامێک بن بۆ سەرۆکوەزیران و ئاگاداریش کرابێتەوە سەرۆکوەزیران هیوادارم ئاگاداری کرابێتەوە و بۆ ئەمریکا کێشەیە کە بەڕاستی ئەگەر بێت و لەناو خاکی عێراق کە میوانی ئەو وڵاتەیە بەبێ ئاگادارکردن حکوومەتەکەی شوێنێ بکاتە ئامانج و خەڵکی بکوژێ بۆیە وەکوتم ئێمە میوانی ئەو وڵاتین بە فەرمی لەوێین و دەبێ هەر جوڵەیەکیشمان بکەین کە دەیکەین دەبێت سەرۆکوەزیران بەلایانی کەمەوە ئاگادار بێ بەڵێ ئەمریکا بەردەوام باس لەوە کات کە هاوپەیمانی هەرێمی کوردستانە پاڵپشتی لە هەرێمی کوردستانە کات و پاڵپشتی لە هێزی پێشمەرگەی کوردستانە کات بەڵام هەر کاتی هێرش شەکرێتە سەر هەرێمی کوردستان دوای جاریشکە هێرش کرا سەر هێزی پێشمەرگەی کوردستان ئەمریکا هیچ وەڵامێکی نییە تەنها ئەو کاتانە وەڵامی هەیە کە هێرش شەکرێتە سەر خۆی بۆ پێم وابێ ئەم قسەیە زۆر تەواوە ئەمریکا تەنها لە کاتێکا هێز بەکارهێنێ وەکو خۆپارێزی پاراستنی خۆی و بۆ ئەمریکا زۆر زەحمەتە هێزەکەی خۆی بەکار بێنێ لە ناوخۆی عێراق کە وەکومان لەسەر داواکاری حکوومەتی عێراق لەوێن بۆی کە بە ناوی کەسێکی دیکەوە یاخود لە جێی کەسێکی دیکە وەکو هەرێمی کوردستان هێرش بکاتە سەر لایەنێکی دیکە وەکوتم ئێمە بە داوەتی فەرمی لەوێن و ئەتوانین تەنها خۆمان بپارێزین ئێستا بەگشتی استراتیژی ئەمریکا چییە بۆ پاراستنی هاوپەیمانەکانی لە ناوچەکە ئەوەستێتە سەرەوەی کە چه هاوپەیمانێک مەبەستە هاوپەیمانێکی وەکو کورد پێم وابێ ئەمریکا کێشەی زۆری لەگەڵ کورد هەیە چونکە پارەیەکی زۆر دەدرێتە پێشمەرگە و ئەم پارەیە کەم کراوەتەوە لە 20 میلیۆنی مانگانەوە بۆ 15 میلیۆن چونکە ئەمریکا خۆشحاڵ نییە بە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە بەو شێوەیە کە ئەچێتە پێشەوە مانە وای کردووە کە ئەمریکا نیگەران بێ لە هەرێمی بەڵام ئەمە وا ناکات کە ئێمە ڕابگرێت چونکە ئێمە کاری لە پێشی نەمانەیە لە هەموو شوێنێ ئێمە دەبێ دادپەروەر بین لە سیاسەتی خۆمان لە عێراق لە هەرێمی کوردستان لە عەمان ئەمە تەنها بابەتێک نییە تایبەت بێ بە کورد بەڵێ بەڕێز دۆگلاس ئۆلیڤانت پسپۆڕ یاساییشی نەتەوەی لە دامەزراوی ئەمریکای نوێ سوپاس بۆ کاتێ بە ئێمەتاندا